ئەمریکا ئاکات ئەوێ زیاتر لەم ناوچانەیە بچەسپێنێت ئەگەر تەماشای چەند مانگێک لەمە بەرکەی سێرەکەی ئەمریکا زیاتر هەنگاوی گەورەی هاویشت سێرەکەی وڵاتی کۆریای تا ڕادەیەک لێگەشتن یاخود لێک نزیکبوونەوەی لەگەڵ وڵاتی کۆریا دروستکرد و هەروە رووسیا لەم چەند مانگەی ڕابردووە کە ئەمانە بە جەمسەر یاخود بە بلۆکێک کە منافەسەی ئەمریکا کەنوا ناوابرێت توانی تا ڕادەیەک لێگەشتن لەگەڵ ئەم وڵاتانەیە دروست بکات ئەوەی کە بە نسبەت وڵاتی ئێرانەوە کە ئێستا ململانەکان تا ڕادەیەک دەتوانین بڵین لە چەند ساڵی ڕابردوو زیاتر جدیتر بووەتەوە و گرنگتر بووەتەوە و هەروەها تا ڕادەیەک مەترسی بۆ سەر وڵاتانی دەوروبەر و وڵاتە ئیقلیمیەکانیش دروست دەکات تەماشاکەی ئەم هەڕەشانە زیاتر بوونە هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە وڵاتی ئێران ئەوێ زیاتر بەرژەوەندەکانی خۆی لە وڵاتەکەیە بپارێز یاخود لە ناوچەکەیە بپارێزێت و هەروەها ئەمریکاش ئەوێت ئێران تا ڕادەیەک بە خۆش خۆیان بێتەوە خۆیان باسی دەکەن ئەیانەوێ بە هۆش خۆیان بێتەوە بۆ ئەوەی کە جارێکتر ئەم فراوانخوازیە یاخود ئەم هەڵکشانەی سیاست و ئابووری وڵاتی ئێران سنووردار بکەن بە تایبەتی کە ئێستا ئێران بانگەشەی ئەوواکە کە خاوەنی موشکی بالستیە خاوەن چەندین بۆمب و کەرەسەی جۆر بە جۆری سەربازیە لە ئێستا ئێران ئەوێت بە جۆرێک لە جۆرەکان بە هەڕەشەکردن ئەوێت تا ڕادێک ئەمریکا دوور بخاتەوە لەم ململانەیە بەڵام بەگشتی ئەتوانین بڵین سیراعەکانی بینی ئێران و ئەمریکا ئێستا لە قۆناغێکی تازەیە ئەم قۆناغش بەڕاستی مەترسی بۆ سەر هەموو دنیا دروست دەکات ئەتوانین بڵێن کە ئێستا ئێران لەم قۆناغە نوێیە هەڕەشەی گرتنەوە یاخود داخستنی گەروی هورمزەکە کە گەروی هورمز کە ئێستا ڕۆژانە گەورەترین گەرووە لە ناوچەکەیە لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتیە سێرەکەی بەراورد بە گەرۆکانی وەکو دانیمارکە وەکو سوێسە وەکو چەندین گەرۆکانی تر ڕۆژانە زیاتر لە 18 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی وڵات بازارە ئاویەکان ئەکرێت لەو گەروەوە ترانزیتی نەوت ئەکرێت بۆ بازارە نەودەوڵەتیەکان کە لە 90 نەوتی جیهانە بۆیە ئێران لەگەڵ ئەم کارتە گوشاری کە ئێستا دەستی داوە پێی مێژوویەکی دوور و درێژێ ئەگەر بەبیرتان بێتەوە لە حربی ئێران و عێراقا توانی ئێران سەرکەوتوو بێ لە داخستنی گەروی هورمزە بەڵام بۆ ماوەیەکی کاتی بەڵام ئەمە نەچوێت سەر بۆ وڵاتی ئێران چونکە ئەو کاتەش بۆ خۆی وڵاتی ئێران دەواازەی تری لە بەردەما بوو ئەیەتوانی مەسەلەن سەرچاوەدارایەکانی بەهێزتر بکە و هەروەها لە دوای ئەم قۆناغەش تەماشاکەی لە ساڵی 2011 جارێکتر ئێران و ئەمریکا گرژیەکانیان لە نێوانیانە دروست بوو و گەورەتر بوو پەرەی سەن تەماشاکەی ئێران جارێکتر هەڕەشەی داخستنی گەروی هورمزی کردەوە بەڵام تا ڕادەیەک نەچوویە سەر بۆی بۆ لەبەرەوەی ئەو وەختەش تا ڕادەیە گوشارەکانی سەر وڵاتی ئێران کەوتو بە قۆناغێکی گرنگترەوە وە گوشارە ئابوووریەکان بەهێزتر بوو بەنسبەت ئەم قۆناغەیەوە کە وڵاتی ئێران ئێستا ئەتوانین بڵین تا ڕادەیەک کۆتاکارتی فشاری وڵاتی ئێرانە بۆ دوورخستنەوەی ئەو هەڕەشە و گوشارە اقتصادی بەهێزی کە ئێستا لەسەر وڵاتی ئێران دروست بووە نەک هەر ئەمریکا بگرە وڵاتانی ئەوروپا بگرە چەندین زلهێزی دنیا ئەمڕۆ چاویان بڕیوەتە ئەو فراوانخوازی و هەڵکشانەی دەسەڵاتی ئێران یاخود ئەو سیستەمە حکومڕانی کە لە وڵاتی ئێران حکومەکات تەماشایەکەی لە ڕێگەی ئەم گوشارەوە کە من بە تەسەوری من کۆتاکارتی فشاری وڵاتی ئێرانە سێرەکەی جارێکتر بەکارێنێ ئەگەر پرسیارەکە ئەوە بێت بڵێن ئایا ئەتوانێت وڵاتی ئێران ئەم گەروە دابخات بە دڵنیاییەوە ئەتوانێت دای بخات بەڵام پرسیارەکە ئەمەیە جارێکتر پرسیارێکتر دروستە بێتەوە ئایا بۆ چ کاتێک ئەتوانێت دای بخات یاخود ئایا کاکاوڕێ ئەمریکا یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین نەوت بەکارێنێ ئایا چۆن قەرەبووی ڕاگررتنی نەوتی ئێران ئەکاتەوە بڵێ من حەزەکەم لێرە ئاماژە بە خاڵێکی تر بکەم زۆر سوپاس بۆ پرسیارەکە ئەگەر تەماشا بکەی ئایا پرسیارەکە لێرە ئەوە بێت پرسیارەکە ئایا ئەمریکا تا چەند پێویستی بە نەوتی وڵاتی ئێران هەیە ڕاستە مەسەلەن ئێران دەواازەیەکی گرنگە وتمان گەورەترین هێڵی گواستنەوە یاخود ترانزیتی نەوتی ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ بازارەکانی نێودەوڵەتی هەتا بۆ ئەمریکا بۆ یابان بۆ ئەوروپا بەڵام ئایا سەرچاوی تر هەیە یاخود ئایا تا چەند ئێران ئەتوانێت تەحملی داخستنی ئەم گەروە بکات ئەمە پرسیارە جدیەکەی بەدڵنیاییەوە ئێستا ئێران وەک باسمان کرد گەورەترین مەترسی یاخود گەورەترین گوشاری ئابووری لەسەر وڵاتی ئێرانە بۆیە ئەگەر ئەم سەرچاوە ئاویانە یاخود ئەم سەرچاوە ئاویە لە 100% داهاتەکانی وڵاتی ئێران دابینەکە ئەتوانین بڵێن لە 170 زیاتر بەڕاستەوخۆ بە ناڕاستوخۆ بۆتە هۆکاری دابینکردنی سەرچاوی داهات و لایەنی دارایی لە وڵاتی ئێرانە بۆیە ئەگەر بێت و جارێکتر ئەم هەڵەیە بکات نەک هەڵا یاخود وڵاتی ئێران پەنابرێ بۆ ئەمە بە دڵنیاییەوە وڵاتی ئێران تووشی گەورەترین هەڵا ئەبێتەوە بۆ خۆی بەڕاستی ئەمە تا ڕادێک لەوەی قسەیەکی سیر بێ بۆ ئەمە مەسەلەن تووشی هەڵا ئابێت بۆ تووشی هەڵەیەکی استراتیژیە بێ لە ئێستا هەمومان ئەزانین گەورەترین گوشاری اقتصادی لەسەر وڵاتی ئێرانە
بۆیە ئەگەر ئەم سەرچاوەیەشدا بخات وڵاتی ئێران کە زیاتر لە 170 بودجەی وڵاتی ئێران لە کەرتی نەوتەوە مثلەن داهاتی دەست ئەکەوێت بۆیە جارێکی تر وڵاتی ئێران خۆی ئەکاتەوە ناو گوشارێکی تری اقتصادی بەهێز کە ئەم جارە خۆیە خاتەوە ناوی بە دڵنیایی و ئێران توانێت وەک کاتێکی گوشار بەکاری بێنە لە دژی وڵاتەکان بە تایبەتی وڵاتی ئەمریکا بەڵام پرسیارەکە ئەگەر ئەوە بێت ئایا تا سەر ئەتوانێت بە دڵنیاییەوە ئەتوانێت دایبخا بەڵام تا سەر ناتوانێت بۆ لەبەرەوەی ئەم جارە وڵاتی ئێران خۆی حەسرەکاتەوە لە چوارچێوەیەکە تەنیا ئەتوانێت مامەڵە لەگەڵ ناوخۆی وڵاتەکەی خۆیان بکات ئەگەر بێت و گەروی هورمزدا بخات بە دڵنیای تووشی گەورەترین مەترسی ئەبێتەوە منەوێ لێرەدا شتێک لە بەڕێستان بپرسم ئایا ئەگەر دابخرێت یاخود ڕاگررتنی نەوتی ئێران ڕابگیرێت ئایا ئێران چۆن قەرەبووی زیانەکانی ئەکاتەوە بە دڵنیاییەوە قەرەبووکردنەوەی زیانەکانی بە هیچ شتێک ناکرێتەوە چونکە ئەمڕۆ گەورەترین حەساری اقتصادی کاتێکە لەسەر وڵاتی ئێرانە لە ڕێگەی نەوتەکەیوێتی ئەگەر تۆ تەماشا بکەی بە درێژایی مێژوو ڕاستە مەسەلەن دەواازەکان بۆ بازرگانی لەگەڵ بازاڕە نێودوڵەتەکانە بەسەر ئێرانە داخراوە تا ڕادەیەک بەڵام زۆرترین گوشاری اقتصادی کە کراوەتە سەر وڵاتی ئێران سێرەکەی لە ڕێگەی سێکتەری وزەوە بووە بۆیە لەبەر ئەم خاڵە ئێران خۆی ناتوانێت جارێکی تر حەسری بازارەکانی خۆی بکاو کە بە تایبەتی گەورەترین فرۆشیار و بەرهمێنەری نەوتە لە ناوخۆی وڵاتەکەی خۆیە بۆیە کە زۆرترین داهاتەکانی لەسەر نەوت بێ ناتوانێت بە دڵنیاییەوە قەرەبووی زیانەکانی بکاتەوە بۆ لەبەرەوەی تۆ وڵاتی ئێران خاوەنی ئەوە نەسیاری بەهێز نییە تا بازرگانی کە وڵاتی ئێران لە ڕووی تەکنەلۆژیاوە بەهێز نییە وڵاتی ئێران لە ڕووی کشتتوکاڵیەوە بەهێز نییە وڵات ڕاستە بۆ ناوخۆی وڵاتەکەی خۆی بەهێز ئەتوانێت بەشی پێداویستەکانی ناوخۆی وڵاتەکەی خۆی دابین بکات بەڵام لە کۆتاییە ئەم وڵاتە چۆن ئەمێنێتەوە ئەم وڵاتە کاتێک ئەمێنێتەوە کاتێک وڵاتێکی کارەگەرە بێت کە دەواازەکانی بکرێتەوە بازرگانی بکە ئەگینا وڵاتێک بێت تەنیا بۆ خۆی وڵاتەکەی خۆی بێ بە دڵنیاییەوە ناتوانێت گەشە بکە بۆیە زۆرترین گوشاری اقتصادی کاتێکە لەسەر وڵاتی ئێرانە ڕێگەی سێکتەری وزەوەیە بەڵێ کاکاوڕێ ڕێکخراوی ئۆپیک کە ئێران یەکێکە لەو ڕێکخراوە چۆن ئەتوانێت داکۆکی بکات لە ئێران یاخود ئایا ئەتوانێت با بڵێن بە شێوەیەکی تر بەرگری لە ئێران بکات یاخود ئەو مەترسیانەی کە لەسەر ئێرانە ڕێکخراوی ئۆپیک چۆن ئەتوانێت کەمی بکاتەوە ئایا ئەتوانێت تەداخل بکات لەو سزانەی کە ئەمریکا بەتەمایە بەسەر ئێراندا بیسەپێنێت بە دڵنیایەوە ئەمە پرسیارێکی گرنگە ئەگەر تۆ تەماشا بکەی ئێستا حربەکان و جەنگەکان لەو حربە سەربازی و ئەسکەرتارێتە دەرچووە کە مەسەلەن چەندین ساڵ بوونی هەبووە ئێستا حربەکان پێیناوەتە قۆناغێکی نوێەوە ئێستا جەنگەکان بووە بە جەنگی اقتصادی بووە بە جەنگی دارایی بووە بە جەنگی هێزی ئابووری اینجا بۆیە حربەکان زیاتر لەوە گەورەتر بوونە مەسەلەن ڕێکخراوێک یاخود وڵاتێک یاخود چەند وڵاتێک یەک بگرن بتوانن گەلە کۆمێک کێ بکەن بۆ یاخود بۆ کەمکردنەوەی مەترسیەکان بۆیە ئەم جەنگەی کە ئەم جارە بوونی هەیە یاخود دروست بووە گەورەترە لەو مەسەلەن لەو سیاسەتە یاخود لەو استراتیژیانەی کە ڕێکخراوی ئۆپیک کە ئەبینین لە چەند ساڵی ڕابردووە هەتا لە چەند مانگی ڕابردووە ڕۆڵی هەبووە لە دیاریکردنی ئینتاجی نەوت و لە دانانی نرخی نەوت و لە دروستکردنی کاریگەری لەسەر نرخی نەوتەکان بۆیە ئەم جارە ئەم حربەی کە لە نێوان وڵاتی ئەمریکا و لە وڵاتی ئێرانایە ئەم حربە حربێکی اقتصادی بەهێزە ئەم حربە زیاتر حربێکی سیاسی و ئابووریە بۆیە ئەم حربە نەڕێکخراوی ئۆپیک نەجی ئەیت گروپ ئەم ڕێکخراوە گەورانی کە ئێستا ئەیانەوە کاریگەریانە بێ نە وڵاتانی وەکو ئیمارات و دوبەی و تورکیا و هەروەها سعودیای عەرەبی کە لە چەند ساڵی ڕابردووە ئەمانەش ڕۆڵیان هەبووە لە گەرمکردن و لە جوڵەپێکردنی بازاری نێودوڵەتیە بە تایبەتی لە سێکتەری وزەیە ئەم حربە جیاوازە بۆیە ئێستا ململانەکانی نێوان ئەمریکا و ئەوروپا یاخود ئەمریکا و ئێران زۆر لەوە گەورەترە مەسەلەن ڕێکخراوێکی وەکو ئۆپیک ڕۆڵی هەبێ ڕاستە ئەمە دروستە ڕێکخراوی ئۆپیک ئەتوانێت مەسەلەن کاریگەری دابنێت لەسەر وڵاتی ئێران بڵێ ئێمە ئەمانەوەی گروپێک دروستکەین بۆ سنووردارکردن یاخود بۆ دانانی نرخەکان بۆیە ئەمریکا استراتیژەکانی زۆر لەوە گەورەترە هەتا ئەمریکا ئەگەر ئێستا تەماشا بکە ئەگەر گەروی هورمزیشدا بخات من دڵنیام لەوەی کە ڕێکخراوی ئۆپیک 100% دژی ئەم هەنگاوە یاخود دژی ئەم استراتیژی وڵاتی ئێرانە چونکە ئەمە نەک هەر لە بەرژەوەندی وڵاتی ئێراندانیە بگرە ئەمە گەورەترین زیان بە وڵاتی ئێران خۆی ئەگەێنێ گەورەترین زیان بە ڕێکخراوی ئۆپیک خۆی ئەگەێنێ لەبەر ئەو خاڵە
اینجا بۆیە ڕێکخراوی ئۆپیک ناتوانێت کاریگەریکی ئەوتۆی هەبێت لەسەر ئەم بڕیاری کە ئێستا وڵاتی ئێران دەستی پێوەداوە بۆیە ئەم حربانە زیاتر حربێکی اقتصادی گەورن کە ئێستا ئەم وڵاتانە دەستیان پێوەداوە من حەزەکەم لێرە باز لە خاڵێکی تر بکەم کە زۆر گرنگە بەڵێ گەر بە کورتی لەبەرەوەی کاتی هەواڵەکانمان زۆر کەمی ماوە